عاشورا چییە و بۆچی بە ڕۆژووبوون سنەتە؟ عاشورا لە ساڵنامەی کۆچیدا دەیەمین ڕۆژی مانگی محەڕەم و ڕۆژێکی پیرۆزە لای موسڵمانانی شیعە و سونە و چەند فەرمودەیەکی پێغەمبەری ئیسلام محەممەد درودی خوای لێبێی لەسرە. هۆی پیرۆزی ئەو ڕۆژە لای شیعەکان دەگەڕێتەوە بۆ ساڵی 61 کۆچی مانگی محەڕەم، چونکە وەک زانایانی شیعە دەڵێن لەو ڕۆژەدا حوسێنی کوڕی عەلی ئیمامی سێمی شیعەکان و کچەزای پێغەمبەری ئیسلام لەگەڵ هاوڵانی لە شەڕێکدا لەگەڵ سوپای عومەری کوڕی سەعد سوپاکەی یەزیدی کوڕی مەعاویەی دووهەم خەلیفەی ئومەوی لە دەشتی کەربەلا کوژران. ڕۆژی عاشورا لای سونە ئەو ڕۆژەیە کە پێغەمبەر موسا سەلامی خوای لێبێت بە گۆچانەکەی دەریای سووری کرد بە دوو بەشە و خەڵکەکەی بە ناوەڕاستیدا پەڕینەوە. زانایانی سونە ئەو ڕۆژە بە پیرۆز دەزانن و پێیان وایە سونەتە لەو ڕۆژەدا بە ڕۆژوو بن، ئەوەش پاڵپشت بە فەرمودەکانی پێغەمبەری ئیسلام درودی خوای لێبێت. وشەی عاشورا بەواتای ژمارەی دەیەم دێت و لە ساڵنامەی ئێران، عێراق، ئەفغانستان، پاکستان و هیندستاندا ئەو ڕۆژە بە پشووی ڕسمی ڕاگەیەنراوە. هەر لەم ڕۆژەدا بوو ڕەمزی ستەم فیرعەون ڕووخا و ڕەمزی دادپەروەری موسا سەرکەوت، وەکو ئیبن عەباس ڕزای خوای لێبێت فەرموویەتی کاتێک پێغەمبەری خودا درودی خوای لێبێت کۆچی کرد بۆ مەدینە بینی جوولەکەکان بە ڕۆژوون لە ڕۆژی عاشورادا. پێغەمبەری درودی خوای لێبێ پرسیاری کرد هۆی چی ئەمانە بە ڕۆژن لەم ڕۆژەدا؟ ئەوانیش وتیان ئەم ڕۆژە ڕۆژێکی مەزنە، چونکە پەروەردگار پێغەمبەر موسای تێدا ڕزگار کرد لە چنگی فیرعەون، بۆیە موساش بڕیاریدا کە لەم ڕۆژەدا بە ڕۆژوو بێت. وەکو سوپاسێک بەرامبەر بە پەروەردگار پێغەمبەری درودی خوای لێبێ فەرمووی ئێمە نزیکترین لە موسا تاوەکو ئێوە، بۆیە بە ڕۆژوو بوو بۆ فەرمانی کرد کە خەڵکیش بە ڕۆژوو بن.